وڵاتیان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری سێمی پرۆگرامەکەدا باز لە مەراسیمی پرشالیارەکەین کە مەراسیمێکی کەلتوری و ئاینیە ساڵانە لە وەرزی زستاندا لە چلەی زستاندا مەراسیمی پرشالیار بەڕێوە ئەچێت و چەندین چالاکی لەخۆ دەگرێت وەکو مەراسیمەکە و مەراسیمەکە ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت پرسیارەکەین بزانین ئەو چالاکیانە چین کە لە ماوەی ئەم 3 ڕۆژەیە ئەنجامەدرێت و ئەو گۆڕانکاریە چیە کە لە مێژوودا کە مێژوەکەی بۆ هەزاران ساڵ ئەگەڕێتەوە بەسەر مەراسیمی پرشالیارە هاتووە هەتاکو و ئەمڕۆ کە لە ئێستاشدا مەراسیمەکە هەر ئەنجامەدرێت. بە میوانداری زۆر بەڕێز ئاکۆشاوەیس هاواری نووسەر مامۆستا سڵاوت لێبێ ئەم بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ سڵاویش بۆ هەموو بینەرانی کورساتی. سپاس بۆ تۆ. مامۆستا ئەگەر باسێکی مێژووی پرشالیار بکەین مەراسیمی پرشالیار بکەین کە مێژوەکەی بۆکەیە گەڕێتەوە و باز لەواکرێت کە مێژوەکەی بۆ هەزاران ساڵە گەڕێتەوە. بەڕێستان کتێبێکتان نووسیوە سەبارەت بە مەراسیمی پرشالیار ئەگەر زانیاریمان بێتە سەبارەت بە مێژوەکەی. بەڵێ زۆر سپاس. یەکێک لەو بابەتانەی کە خەڵکی کوردستان بەلایەوە گرنگە کە سەرکۆنەی بکە یا با بڵێن بە دوایە بگەڕێ بۆ ئەوەی بزانێت کە ئەم مەراسیمانە لە چیوە هاتوون. یەکێک لەوانە مەراسیمی پرشالیارە کە لە چلەی زستانە لە هەورامانی تەخت ئەکرێ. ئەمان ئەگەر پێگەی و ناوچەیە باز بکەین هەورامانی تەخت لە سەختترین شوێنایە بەڵام لەبەرەوەی کاتی خۆی دەوڵەتی مادەکان شالیارێک یا کەسێکی گەورەی مادەکان لەوێ دانیشتووە و پێیان وتووە تەختی کیانی لەبەرەوە ناویان ناوە هەورامانی تەخت لە جاتی هاورامانی سەخت. لە پێش هەورامان دوێیەکەیە پێڵن کەماڵە دوای ئەو لە ڕۆژ ئاوایەوە بڵبەرە لە سەریەوە دێکیکەیە پێڵەن سەر و پیر کە ئەمانە هەمووی گرنگ بۆ بابەتی لێکدانەوەی پیرشالیار و ڕێوڕەسمەکەی. زۆر باشە. ئەم ڕێوڕەسمەکەی دەست پێەکە 45 ڕۆژ لە زستان بڕوات کە زستان لە بچوویەکی 12 هەموو ساڵێ دەست پێەکە 45 ڕۆژ و ئەو کاتی کە تێپەڕە بێ و 45 ڕۆژە ئەبێ بکاتە ڕۆژی چوارشەمە کەواتە گەر هات و 42 ڕۆژ تێپەڕی کرد و چوارشەمە هات ئەو کاتە ئەبێ و مەراسیمە بکرێ بۆەوەی نەبێ بە 50 ڕۆژ یا نەبێ بە 49 ڕۆژ. لەبەرەوە کاتێکاڵم 45 ڕۆژ تێپەڕەکە کە لە نزیکی 45 بوویەوە ئەبێ ڕۆژی چوارشەمە بکات چکە مەراسیمەکە لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و هەینیا بێت. ڕۆژێک پێش ئەوە کە مەراسیمەکە دەست پێ بکە بابەتێک هەیە من خۆم لێ بەشدار بووم ئێستا پێی ئەڵێن خەبەر بەس لە کۆنا پێیان تۆ کۆتە کۆتە مناڵانی خەڵکی هەورامانی تەخت هەر یەکە پریاسکەیەکە گرێ بەدەستەوە ماڵەوە ماڵەگەڕێ تەبلیغێوەکە کە بەیانی جەژنی پیرشالیارە بەیانی مەراسیمی پیرشالیارە خەڵکیش هەنجیری وشک و نوقڵ و شیرینی و ئەوانە ئەدا بە مناڵەکان دڵیانە هەنێ جاریش پارەیان ئەدەنێ. ئەم مەراسیمە وەکو ئەوەیە کە بڵێ بەیانی مەراسیمەکە دەست پێکات. پێش ئەم مناڵانەی کە بگەڕێن هەفتەیە پێش ئەوە خەڵکی هەورامان لە شوێنێکا کۆوە بنەوە یان لە شوێنی پیر خۆی کە خانوویەکی تایبەت بەخۆی هەیە یان ئێستا لە مزگەوتەکە کۆوە بنەوە و گوێزی باخەکەی پیرشالیار کە لە ڕۆژ ئاوای هەورامانی تەختە شوێنەکە پێڵێن ملەی مارفا لەوێ باخی گوێزی لێ گوێزەکەی ئەتێکێنن هەڵیەگرن هەفتەیە پێشەوە مەراسیمەکە بکەن بۆ ئەوەی بزانن چی بکەن و چینەکەن لەوێ گوێزەکە دابەشەکەن بەسەر ئەو کەسانە کێن بۆ ئەوێ خۆی لە ڕاستیا بێ هەموو کەسێ بەری بکەوێت لەو هەورامانی تە بەس ماشەڵا لەوێ ئێستا زۆر بووە خەڵکەکە بەش ناکە ئەوانەی کە بەشدارە بن لە کۆبوونەوەکە ئەو گوێزیان پێدێ کەواتە یەکەم جار هەفتەیەک پێش ئەوە کۆبوونەوەکەکەن بۆ ئەوەی بزانن پیرشالیار مەراسیم پیرشالیار چۆن بەڕێوە دواتر کۆتە کۆتە دوای ئەوە مناڵەکان ئەگەڕن ئەڵێن بەیانی یەکەم ڕۆژی سێشەمە دوای ئەوە لە ڕۆژی چوارشەمە مەراسیمەکە دەست پێکە تەمان هەر لە بەیانیەوە خەڵک کۆ بێتەوە لە شوێنێک کە ماڵی پیرشالیار خۆیەتی و لەوێ قوربانی ئەهێنن هەر لە گاو و مەڕ و بزن و حیوانات ئامادەیەکەن و کەسی تایبەت ئەبێ ئەو حیوانانە سەر بڕێ کە پێیان ئەڵێ بنەماڵەی پادشا یەکەم کەس کە سەری ئەبڕێ ئەبێ لەو بنەماڵەیە بێ
دواتر خەڵکی تریش هاوکاریەکە بۆ پاکردن و ڕێخستنی قوربانیەکە. یەکێک لەو شتانە سەرنجی ڕاکێشام کە سەری گاکە ناکەنە ناو مەنجەڵەکان ئەمێنێتەوە لەوێ. ئەگەر لە تەسویرەکە بیدیوتان سەری گاکە لە دەرەوەیە و مەنجەڵەکانش ئەکوڵێن. ئەوە لە ئاینی یارستانیشە بە هەمان شێوە کە سەری گا ناکرێت ناو قوربانیەوە. دوای ئەوەی کە ئەم مەراسیمە کۆتایی هات گۆشتەکە پارچە پارچە ئەکەن بەشێکەکەنە ناوە مەنجەڵانەی کە حازر کراوە ترشە هەناری تێەکەن پیازی تێەکەن ڕێحانەی تێەکەن گەنمی تێەکەن پێم وایە دیسکیشی تێەکەن ئەوە شلەیەک دەرەچێ لە ناوەڕاستی ڕۆژەکە پێشکەشی ئامادەبوانیەکە. هەرچەند پێم وایە ئەم مەراسیمە گۆڕاوە لە کۆنا لە کاتی پیرشالیارە هەر حیوانەکە بووە کوڵانویانەوە دابش کراوە ئەم ترشە هەنار و پیاز و ڕێحانەوەی نەتێکەڵ کراوە بۆەوەی کەمێک لە مەراسیمی شیعەکان بچێت وە قبول بکرێ. ئەوان بە نهێنی بە ئێمان وتیان بۆ ئەوەی بەردەوام بێ ئەمەمان کردووە ژینە بە شێوەکەی تر لێمان قبول ناکەن. هەرچۆنە بێ هەورامیەکان زۆر زیرەکەن لەو بابەتە ئەوان بەلایەنەوە گرنگە کە مەراسیمە نەمرێ و لە داهاتووە بتوان بە شێوازێکی تریش بە جوانتر ئادای بکەن. ڕۆژی دووهەم بە هەمان شێوە خەڵک ئێستا تۆزە مەراسیمەکە گۆڕاوە بابەتی ئاینی هاتۆتە کاغەوە هەمان مەراسیم دووبارە بێت تا ڕۆژی سێهەم تەواو بێت. هەفتەیەک دوای ئەوە ژنان کولێرە مەژگەکەن ئەوان پێڵەن گێتە مەژگە هەویرەوە شێوەی کولێرە با بڵێ لە شێوەی کەلانایە لە جیاتیەوە پیازی تێکەن وردەی گوێزی تێکەن ئەوە دروستەکەن ئەچن بۆ سەر سێ پیرشالیار شالیارە سیاو لەگەڵ پیرخاڵۆیکشیان هەیە ئەچنە سەر ئەو شوێنە کۆمەڵێ خەڵک دیاری کراوە ئەو گێتە مەژگانە کۆ کاتەوە دابەش یەکا بەسەر ئەوانی ترا لێرە مەراسیمی پیرشالیار بەو سێ ڕۆژە کۆتاییەت. زۆر باشە. پیرشالیار یەکەم و دووەم و سێم هەیە کە لە ئێستادا لە هەورامانی تەخت ئەم مەراسیمە ئەنجام ئەدێت. ئەوە شوێنە ڕاستەکە و شوێنە گونجاوەکەیە بۆ ئەنجامدانی ئەم مەراسیمە؟ بەڵێ ئێستا لەو کتێبەی کە من نووسیومە پیرشالیارەکانی هەورامان لێوێ باسی سێ پیرشالیارمان کردو کە لە هەورامان هەیە. پیرشالیاری یەکەم خاوەنی ئەو ڕێوڕسمەیە کە ئێستا لە هەورامانە ئیجراکرێ هەرچەند هەنێ سیمای ئەو بەراسیمە گۆڕاوە بە پێی گۆڕانکاری کە ئەو مودەیە کە بەسەرا چووە کە زیاتر لە 1000 ساڵە بێ بۆچینی من کەمێک گۆڕاوە. پیرشالیاری یەکەم هاوزەمانی شاخۆشەی لوڕستانی بووە کە شاخۆشەی لوڕستانی یەکێکە لە سەرکردە ئاینیەکانی ئاینی یارستان و لەو کتێبە بەڵگەمان هێناوەتەوە کە چۆن پیرشالیار سەری سپاردووە بە شاخۆشەی لوڕستانی و تەمورەی ژەنووە و ئاوازی دیاری لیاوە بۆ ئەوەی شاخۆشەی لوڕستانی پێی بزانێ کە ئەو پیرشالیارە. دواتر کە شاخۆشێری لوڕستانی دەورەیەکەکە یا با بڵێن جەولەیەکەکە بە هەموو کوردستانە دێتە ناوچەی هەورامان پیرشالیار لەوێ بەجێ هەڵێ لە هەورامانی تەخت بۆی ڕێنوێنی خەڵک بکات. دواتر یێتە ناوچەی هاوار لەوێ دوو ئاساری هەیە. دواتر دەچێتە ناوچەی گەرمیان کە ئێستا شوێنێکە هەیە هەر ناوی باوەخۆشێنە ناحەیە کە ناوی باوەخۆشێنە بە ناوی شاخۆشێنەوە ناونراوە. چووتە لە منتیقەی با بڵێن دەربەنی خان لای هۆرێن دەی هۆرێن چۆتە دەی هۆرێن شوێنەواری هەیە لەو شوێنە و دیسان لە چۆتەوە خاکی ئێران. تەبەن ئەو کاتە سنوور نەبووە لە نێوان عێراق و ئێرانە. کەوا بوو پیرشالیاری یەکەم هاوزەمانی شاخۆشێنی لوڕستانی. پیرشالیاری دووهەم ئەوە نە کاریگەری هەبووە پیرشالیاری یەکەم بە نازناو خۆی ناوناوە پیرشالیاری دووەم. بەڵام لە ڕاستیە بە پێی کتێبی مێژووی مەردۆخ ئەڵێ لە نەوەی پیرشالیاری یەکەمە بەڵام لە خەوا پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ بینیوە و ناوی لێناوە مستەفا لەبەرەوە ئێستا خەڵکی هەورامان بە سەید مستەفا بانگیەکەن و ئەو مەزارەی کە خەڵک ئێستا ئەچێتە دەوری
لە ناو گۆڕستانە تازەکەی هەورامانی تەختە ئەوە مەزاری پیرشالیاری دووەمە کە ئیسلام بووە و نوێژی کردووە و لەگەڵ بیر و باوەڕی پیرشالیاری یەکەما یەک ناگرێتەوە حتا ئەڵێن ئەو کتێبەی کە پیرشالیاری یەکەم نووسیوێتی کە ماریفەت و پیرشالیاری بووە ئەو دەستکاری کردووە و هەر شتێکی نەگونجاوە لەگەڵ شریعەتی ئیسلامە گۆڕی بێتی. پیرشالیاری سێهەم زۆر دوورترە لەوان لە سەردەمی سوڵتانی ئیسحاقی بەرزنجیا بووە کە حەزرەتی سوڵتان لە بینی 625 بۆ 750 کۆچی ژیاوە. ئەو دەرگاوانی حەزرەتی سوڵتان سەحاق بووە پەیوەندی بەو مەراسیمەوە نییە کە لە هەورامانی تەختەکرێ و گۆڕەکەی لە شێخانە کە قیبلەی یارسانەکانە لەوێ پیرشالیاری سێهەم لەوەیە. بەس لێرە کە کتێبەکەمان ویستمانە ڕوونکردنەوە بین بۆ ئەوی خوێنەر سەری لێ تێک نەچێ ئەم هەموو پیرشالیارە بەیەکەوە. شتێکی گرنگ لێرە ماوە من باسم کردو بەس هێشتا باسی با بڵێ مشتومڕی لەسرە. لە بەشی ڕۆژهەڵاتی هەورامانی تەخت گۆڕستانێکی کۆنی لێ زۆر دێرینە لەوێ قەبرێکی لێ پێڵە شالیارە سیاو. لە بەشی ڕۆژ ئاوای گۆڕێکی تری لێ پێڵێن پیرشالیاری دووە. لێرە من ڕۆنم کردوێتەوە کە شالیارە سیاو هەر پیرشالیاری یەکەمە ئیسلامیش نەبووە و چلەخانەکەی لە بەشی ڕۆژ ئاوایەتی تەمان چلەخانە لە شوێنەکە گیرێ کە قەرەباڵخی تێدا نەبێ کە بەریەکەوتنی لەگەڵ خەڵکان نەبێ قسە و باسی تێ لەگەڵ سروشت و بە شێوەیەکی عرفانی خواپەرستی خۆیەکات. بە پێی ئەو سەرچاوانێکە لە بەردەسایە پیرشالیار 40 جار چلەی کێشاوە لەو شوێنە و بەردێکی لێ لەوێ پێڵێن بەردی کۆمسا ئەو بەردەی بەکار هێناوە پارچەیەکی لێ کردووە کە بریدی ئەو بووە پێی داوە و بووە بە مریدی خۆی. ئەو بەردە پێڵێن بەردی کۆمسا کە لە مانگی 5 مەراسیمەکەی لە دەورەکرێ هەر ئەو بەردەیە کە پیرشالیاری یەکەم بەکاری هێناوە پارچەیەکی لێ کردوێتەوە داوێتی بە مریدەکانی خۆی. ئەوە بە نیسبەت هەر سێ پیرشالیارەکەەوە کە وتمان لە باشە مامۆستا بەڕێستان کتێبێکتان نووسیوە سەبارەت بە مەراسیمی پیرشالیار بە ناوی پیرشالیارەکانی هۆرامان کە چەندین بابەت لە خۆ ئەگرێت. یەکێک لە بابەتەکان باز لە لێکچوونی ڕێوڕسمی کۆمسا و ڕێوڕسمی ماستی قەڵاتیەکات ئەگەر زانیاریمان بێتە سەبارەت بەوە. لە مانگی 5 تقریبان لە 5 زاینی با بڵێن مانگی 5 لە هەورامانی تەخت کاتی خۆی بەس ئێستا ئەوە ناکرێ کاتی خۆی کە خەڵچۆتە هەوارگە لە شوێنێکا کۆ بووەتەوە کە بەردێکی لێ پێڵم بەردی کۆمسا. ئەو بەردا گەر نازانێەوە نەتان بینیوە زۆر بە ناڕەحەت پارچەیەکی بچووکی بەقەت قۆبچەی کراسێکی لێکرێتەوە. خەڵک پارچە لەو بەردە ئەباتەوە بۆ ئەوەی مەڕووباڵاتەکەی سەلامەت بێ بۆ ئەوەی شیر و بەرهەمی زۆر بێ. کاتی خۆی پیرشالیار ئەوەی وەکو هەدیە داوە بەو خەڵکە کە چوونەتە ناو هەوارگەکان بۆ ئەوەی سەلامەت بن و بۆ ئەوەی بەرووبوومیان باش بێت. لە یادی ئەوەوە ساڵانە لە مانگی 5 ئەچن لەوێ کۆبوونەوەیەکەکەن و هەر یەکە ئێستا گۆڕاوە هەر یەکە خۆراکێکە هێنێ دابەشێکە بەسەر ئامادەبوانی ئەو شوێنە. کاتی خۆی کە لەوێ کۆبوونەوە لە زمانی زووە لەوێ شوانەکانیان هەڵبژاردو حتا شوانیان بە ئینتیخابات بە هەڵبژاردن مەسەلەن شوانێکیان ناوی هەنجیر بووە شوانێکیان ناوی بۆ نمونە هەڵوژەی وشک بووە وتویانە کامیانتان بە دڵە هەڵی بژێرن کامیان بکەین بە شوان. تامان ئەوەی کە هەنجیری کردبێتە ناو تورەکەکە ئیتر ئەوە زانیوانە هەنجیرەکەی چێە و ئەوەی هەڵوژەی وشکی کردبێتە ناو ئەو تورەکەی کە حازر کراوە جۆرە دیاری کراوە لە ئەخیرا دەرچووە بۆ ئەوەی کەسیان عاجز نەبێت کە خەڵک ڕەزامەندە کامیان بێتە شوان. حتا ئەڵێ کەسێک بەبێەوەی ئەو ڕێوڕسمە بکە زووتر چووەتە شاخ باری کردو و زۆر گرنگی بەوە ناوە لەوێ حیوانەکانی نەخۆش کەوتووە ناچار بوو هاتۆتە بەلای پیرشالیار فەرموویەتی تۆ وەکو خەڵکەکە نەکردووە زووتر چوویتە ئەو شوێنە بۆیە ئەو زەرەرە لێکەوتووە بە هەمان شێوە بەردێکی پارچەیە بەردی پێدا و گەڕاوەتەوە شوێنەکەی خۆی و لەو زەرەرە ڕزگاری بووەکە وەستاوەکە ئەو کە ئەو زیانەی لێکەوتووە.
لەبەرەوە کەواتە ئەو مەراسیمە وەکو واجبێک وایە ئەگەر خەڵک بچێتە ناو هەوارەکان پێویستە ئەو مەراسیمە بکرێت هەرچەند ئێستا هەورامانی تەقت وەکو شارێکی لێ هاتووە کەمترەوە مەراسیمانە خەڵک ناچێتە شاخەوە نەچکە وەسایل زۆر بووە سیارە هەیە جادە هەیە خەڵک ئەتوانێت بچێتە کوێستانیش و بگەڕێت باش مامۆستا کۆمەڵێک چیرۆک باسەکرێت سەبارەت بە پیرشالیاری یەکەم ئەوژەیەک لە چیرۆکەکانەوەیە کچی پاشا نەخۆشە سەردانی ئەو ناوچەیەکە کە پیرشالیاری یەکەمی لێ و دوای ئەوەی کە پیرشالیاری یەکەم بینێت چاکە بێتەوە ڕاستی و دروستی چیرۆکەکان چۆنە؟ ئەو چیرۆکە لە ناو سەرچاوەکانە باس کراوە من لەگەڵ کەسێک کە لەوێ ویستی وتی ناوی من مەهێنە مامۆستایەک بوو باسی ئەوەی کرد کە پیرشالیار وەختی خۆی کە لێرە بووە کچێکی پاشای بوخارا ئەفغانستانی ئێستا ئاکات زۆر نەخۆش بووە حەکیمی دنیایان پێ کردووە چاک نەبووە هێناوێتە لای پیرشالیار ئەو کاتە پیرشالیار لە بڵبەر بووە لە ماڵی مامەی لە شوێنێک بەردێکی لێ پێڵێن تەوەنی سراوان فارسەکان زیاتر وای پێڵێن لەوێ ئەو کچە زمانی نەبووە و چاویشی نەبووە کوێر بوو لەوێ چاویشی کراوەتەوە و زمانیشی کراوەتەوە ئەوانەی کە لەگەڵ یا بوون وتیان پاشای بخارا و توێتی هەر کەس ئەم کچەم چاک بکاتەوە پێشکەشی کەن بە ئەو ئەمە چیرۆکێکە بۆ ئەوەی کە ئەم ڕێوڕەسمە پێی بڵێن زەماوەنی پیرشالیار بەڵام لە ڕاستیە ئەگەر لێ بکۆیتەوە ئەمە زەماوەن نییە من لێرە باسم کردووە چکە ئەگەر زەماوەن بێ ئەو هەموو قوربانیەی ناوێ قوربانیەکانیشی ئەگەر بوێ زەماوەنەکە گەورە بێ بۆچی ئەبێ کەسێکی دیاریکرا و سەری ببڕێ بۆچی ئەبێ سێ ڕۆژ بێ بۆچی ئەبێ ژن بەشداری نەکا بۆ خۆتان نەزانن هەر ئێستا وێنەی 930ەکان بێنە ژن و پیاو لە ناو کووردا ژن و پیاو لە ئاهەنگەکان و لە زەماوەنەکانە بەشدار بوو لە لای ئێمە کەلتوری ئێمە بەو شێوەیە نییە ئافرەت بچێ سەما بکە و پیا و دانیشە سەیری ئافرەتەکە بکە ئەوە لە کەلتوری سینی و هندی و ئەوانە هەیە لە کەلتوری کوردیا ئافرەت هاوشانی پیاو بووە ئەو چۆن زەماوانی کردو ئەوش بە هەمان شێوە حەقی ئەوەی هەبوو کە زەماوەن بکە لەبەرەوە دڵنیا بن کە ئەم ڕێوڕەسمە گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئەمە زەماوەن نییە ڕێوڕەسمێکی ئاینیە بۆچی ئەبێ لە چلەی زستانە بێ بۆچی ئەبێ سێ ڕۆژ بێت ئەمانە هەمووی گرنگن کە بیخەیتەوە سەر ڕێوڕەچکەی خۆی لە شوێنێترا هەر باسی ئەوە کراوە کە ئەڵێ کچی پاشا عەباس بووە شاعەباس بووە شاعەباس لەگەڵ پیرشالیارە هەر یەک ناگرێتوانی لەبەرەوە چیرۆکی جۆراوجر لە ناو سەرچاوەکانە باس کراوە منیش باسم کردەوە بەڵام تاوتوێن کردو کە ئەو شتە بەو شێوەیە هەڵەیە و مێژوەکان یەک ناگرێتەوە لەوێ ئەو زیاتر چیرۆکە لەوانەیە ڕووی دابێ بەڵام هەرگیز نەبووە بە ژنی پیرشالیار چکە پیرشالیار خۆی لە یەکێ لە وتەکانی باسی ئەوە کاڵێ هەموو کەسێک ئەبێ لە جیلەکەی خۆی لە نەوەکەی خۆی ژن بهێنێ بۆ ئەوەی ئەو پەیامە دینی هەیەتی لا نەدانی مناڵەکانی بتوانن بە ویراسی ببن بە نوێنەری ئەو یەکێک خەڵکی ئەفغانستان بێت چۆن ئەبێ بە ژنی پیرشالیار کە ئەو پیری هەورامیەکان بووە لەبەرەوە ئەمە تۆزێ دوورە لە ڕاستیەوە هەرچەند لە سەرچاوەکانە باس کراوە سپاس زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونی ئازیزان و خۆشەویستان تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوای کاتێکی خۆش بۆ ملایکە خواست